سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو دەکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی نورە کە لەلایەن نووسەری بەناوبانگ مامۆستا ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە بریتیە لە ڕۆمانێک کە باز لە ژیاننامەی پێغەمبەری خودا دەکات صلی الله علیه وسلم. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی تر ئەوەیە کە ژیاننامەی پێغەمبەری خودا بە شێوازێکی زۆر جیاواز باس کراوە وەکو ڕۆمانێک. هەروەها کەسایەتی مامۆستا ماکوان کەریم وەکو کارەکتەرێک لە ڕۆمانەکەدا بەشدارە بۆ ئەوەی چێژێکی زیاتر ببەخشێ بە کەسی خوێنەر و بە ئاسانی تووشی ساردبوونەوە نەبێت لە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی دەمەوێت پێتانی بڵێم ئەوەیە ئەم کتێبە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێکی زۆر ناوازە باز دەکات، بەڵام ئەو چیرۆکانەی کە ماکوان کەریم بەشداری مەیدانی تێدا کردووە لە ژیانی ڕاستیدا ڕووی نەداوە، بەڵکو نووسەر تەنها خۆی کردوتە کارەکتەرێک و لە باسی ژیاننامەکەی پێغەمبەری خودا بەشداری کردووە. واتە ئەو ڕووداوانی کە باز دەکرێن لەبارەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەمووی لە ژیانی واقعیدا ڕووی داوە، بەڵام نووسەری ئەم کتێبە بۆ ئەوەی چێژی زیاتر بە خوێنەر ببەخشێ ڕووداوەکان وەکو کارەکتەرێک باز دەکا کە لە سەردەمی پێغەمبەردا ژیابێت. ئەم زنجیرە ڤیدیۆی ئێمەش تەنها کورتکراوەیەکە دەربارەی ئەو کتێبە، واتە تەواوی کتێبەکە باز ناکەین و بەشێکی زۆرمان لە کتێبەکە بڕیوە، تەنها ڕووداوە سەرنجڕاکێشەکانتان بۆ باز دەکەین. دەتوانن کتێبەکە بخوێننەوە بۆ ئەوەی بە باشترین شێواز شارەزای ژیاننامەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم. هەروەها دەتوانن زیاتر پشتگیری ئێمەش بکەن لە ڕێگەی لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە دوای ماندووبوونێکی زۆر کە بەسترا بوومەوە ئافرەتێک ڕوو من هات لەگەڵ پاسەوانێک، هەر لە بوسەینە دەسوو. وامزانی بوسەینەیە زیندوو بۆتەوە کە نزیک بۆیەوە وتم: بوسەینە خۆتی؟ وتی نا، من نەفسیم. ئاماژەی کرد بۆ پیرێژنێک، وتی دایکم چاوەڕێتە لەوێ وەستاوە. چوون بۆ لای بینیم خوشکەکەی بوسەینەیە، بەڵام زۆر پیر بووە، پشتی چەماوەتەوە و لەسەر لێواری مردندایە. ماکوان لێم پرسی ئەوە بۆوە پیر بووی؟ باهیلە ئەی تۆ بۆوە نەگۆڕاوی؟ بە پارچە ئاڵتونێک ئازادی کردم کە کاتی خۆی بۆ بوسەینەم کڕی بوو. لەگەڵیدا چوومەوە بۆ ماڵەوە، بینیم کچە جوانەکە کچی ئەوە ڕێک لە بوسەینە دەچوو. پرسییم ئەوە بوسەینەیە؟ باهیلە نا، ئەوە نەفیسەی کسمە، ڕاستە لە بوسەینە دەچێت. ماکوان چی ڕوویداوە لە دوای ئەوەی چەتەکان تۆیان ڕفاند؟ باهیلە لەو سەردەمەوە ئەم پیاوە منی برد و ئێستا لێرە لە شاری مەکەدا دەژین و 3 منداڵم لێی هەیە و ئەم کچە و 2 کوڕ. لە دوورەوە بینیم پیاوێکی پیری پەککەوتە بوو. ماکوان ئەی بۆ وازی لێ ناهێنی؟ ئەو تۆی دزیوە، بەدەستی ئەوان خوشکەکەت کە خێزانی من بوو کوژراوە. باهیلە ئاخر چی بکەم، کەسم نییە و باوکی 3 منداڵمە، ئینجا کوڕەکانم قبول ناکەن. ماکوان ئەی ئەو ئاڵتونەی منت پێ ئازاد کرد، ئاڵتونەکەی بوسەینە نەبوو؟ باهیلە ئاڵتونی بوسەینە بوو، گەڕانمەوە بۆ خاوەنەکەی. من بۆ چیمە؟ خۆشحاڵ بووم کە تۆم بینیەوە، بەڵام ئەوەندەی تەماشای تۆ دەکەم زۆر سیحراویت و ناگۆڕیت. بۆ وا دەکەی بۆ ئەوەندە خۆت تووشی ناڕەحەتی و ئازار دەکەی؟ هەندێک جار ئەوەندە بەهێز و تواناوە دەردەکەوی و هەندێک جارێش کۆیلە و عەبدی بەردەستی ئەم ورگ زول و چەتانەیت. ماکوان بە دوای خۆشەویستەکەمدا دەگەڕێم، تینووی ئەوم. باهیلە ئەی نازانی بوسەینە مردووە؟ زیاد لە 70 ساڵە مردووە. بۆم دەرکەوت زەمن بۆ من وەستاوە بۆ ئەوان دەڕوا. بۆم ڕوون کردەوە ڕاستە بوسەینەم خۆش دەویست، بەڵام ئەم خۆشەویست و بە دواگەڕانەدا هەرگیز لە خۆشەویستیەکەی تێرت ناکە. بە دوای کەسێکدا دەگەڕێم ئەو فریادڕەسی من و تۆ هەمووانە، دێت تا هەرچی خراپە و ناڕەحەتیە لە ناوی ببە. ئەو باوکمانە و سەرکردە و پێشەوە و خۆشەویستی هەمومانە. باهیلە ئەم کەسەی باسی دەکەی کێیە؟ ماکوان ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە، پیاوێکی بەڕێزە، بە دوای ئەودا دەگەڕم. ئەی ناسید یاخود نا؟ باهیلە ئەی چۆن نایناسم؟ ئەوە دەستپاک و ڕاستگۆی شاری مەکەیە، خۆشەویستی هەمووانە، هاوکارمانە، هەمیشە دەم بە خەندە و دەم بە پێکەنینە.
ئەو خۆشەویستە و یارمەتیدەری هەژارانیشە. ماکوان: ئەتوانی بمبیتە خزمەتی؟ چیت دەوێت بۆت دەکەم. باهیلە: بەسەر ساو کەی پێت خۆشە با بڕۆین. ماکوان: جارێ با بڕۆین بزانم نومەیر و دەوارەکەی خۆمان بدۆزمەوە دوایی دێمەوە بۆ لات. باهیلە: ئەو کەسە کێیە و بۆ چیتە؟ بازرگانی لەگەڵ دەکەی؟ بازرگانێکی دەستپاکە دڵنیا بە. ماکوان: نا، هەردوو قاچەکانی ماز دەکەم و دوایش دەستەکانی دەنێم بە دڵمەوە تێر تێر دەیگوشم بەخۆمەوە، بەڵام ئێستا دەڕۆم دوایی دەگەڕێمەوە بۆ لاتان. باهیلە: مەڕۆ با نەفیسە تۆزێک نان و ئاوت بۆ بێنێت بیخۆ. نەفیسە نانی بۆ هێنام، چاوەکانی هەروەکو بوسەینا دای لە دڵم، لێم وەرگرت و وردە وردا ڕۆشتم. کەوتمە ڕێ بۆ نزیک بادیە و ژێر دەواری کۆنی خۆمان. لە دڵیشمدا بوو بۆ زەمانەکە گۆڕاوە، هەر دەموت ئاخۆ ئەوان لەوێ مابن یاخود چیان بەسەر هاتووە. نزیک بوومەوە لە دەوارەکان، هەمووی وەکو خۆی بوو، بەڵام تەنها نومەیرم بینی، ئەویش وەکو خۆم نەگۆڕا بوو. لە ناو دەوارەکەدا دانیشتە بوو وەکو چاوەڕێی من بکادوا بوو. یەکمان بینی و باوشمان کرد بە یەکدا. نومەیر: دەمێکە چاوەڕێتم، خۆشحاڵت کردم بە هاتنەوەت. ماکوان: ژیانم زۆر گۆڕاوە، بەڵام ڕازیم بۆ مەرجەی بگەمە خزمەتی. نومەیر: ئەتەوێت چی بکەی دوای ئەوەی بە خزمەتی گەیشتی؟ ماکوان: سیرەکەی دەنووسمەوە و ژیانی باز دەکەم بۆ خەڵکی سەردەمی خۆمان وەکو خۆی، دەست و قاسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماز دەکەم. لە دید و بۆچوونی خۆمەوە ڕەهەندەکانی ژیانی ئەو خۆشەویستە صلی الله علیه وسلم جیاواز بناسێنم، وەک ئەوەی کە خەڵکانی تر باسییان کردووە. مەبەستی من لە لەدایکبوونی تاوەفاتی نییە، بەڵکو خوێندنەوەی هەموو ڕەهەندەکانی ژیانە. لەم گەڕانم بە شوێنیدا ژیانە بۆن خۆشەکەی ورد و درشتی تا ڕادەیەک بنووسمەوە. کەواتە لەم گۆشە نیگایەوە پرۆژەیەکمان دەست پێ کردووە. نومەیر: وایە یاخود نا؟ نومەیر: وایە، ئەگەر بۆمان بکرێت سەرکەوتوو بین پرۆژەیەکی نورە. ماکوان: بە پشتیوانی خوا ناویشی دەنێم نور، چونکە خوای گەورە بە نور باسی کردووە. دەمەوێت ئاشکرای بکەم بۆ خەڵکی بزانین سەروەرمان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پرۆژەی بیناکردنی مرۆڤدا چۆن هاوڵانی پەروەردە کردووە. ئێمەش لەسەر منهەجی ئەو ڕێدەکەین. بیناکردنی هەموو بنیادێک پێویستی بە پلان و کۆکردنەوەی وزە و تواناکانەوەیە کە پێشتر دەبێ خۆتت بۆ ئامادە کردبێ. ئەم بنیادەش کە دەستمان پێ کردووە بیناکەی ئیسلامە کە ئێستا لە بەردەستماندایە، بەڵام سەروەرمان چۆن خەڵکەکەی لەسەر پەروەردە کردووە ئەوە ئامانجی منە. هەموو هەوڵێکم دەخەمە کار، بەڵکو خوای گەورە لەم ڕێگایەوە لەبەر خۆشەویستی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە دڵی مندا هەوڵێک بێ بۆ ئەوەی کە ببێتە خێرێکی نەبراوە، بەڵکو نەوەکانمان سوودی لێوەربگرن کە هەرچەندە بەوەی نازانم ئەوەندە بە شێوەیەکی نایاب بینوسم، بەڵام ئەم تەپ و تۆزە کە ناوی ماکوانە هەر ئەوەندەی لێ هەڵدەستێت، وەک مەحوی لە بەحری نوری خۆیدا دەفەرموێ، بەڵکو ببێتە بوردەیەکی کوردی. منیش دەڵێم بەڵکو هەژمار بکرێ لە سیرەی موبارەک و بۆنخۆشی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. نومەیر: چۆن سەردی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنووسیتەوە؟ ماکوان: سەرەتا دەگەڕین بزانین چی دەبینین و دەبیستین و وردبینی بۆ دەکەین. باز لە هەر وێزگەیەکی ژیانی سەروەرمان دەکەم. دەمەوێت ئەوە بگاتە خوێنەر کە بۆ سەروەرمان ئەم کارەی کردووە. هۆکاری چیە و حکمت لە کارەکانی سەروەرمان کە کراوە چین؟ سروشی ئەو ڕووداوانە چۆن بووە؟ ئەو بۆچوونە بۆ دەربڕاوە لەو کات و سەردەمەدا. بەم لێوردبوونەوەیە دەتوانین بگەینە ئەو ئامانجەی کە دەمانەوێت. ئەویش بیناکردنی مرۆڤی موسڵمانە تا بتوانین ئومەتەکەی لەسەر بینا بکەین کە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم بینای کردووە. زۆربەی خەڵکی چیرۆکی ژیانی سەروەرمان لە لەدایکبوونی تاوەفاتی دەزانێ، یاخود لە پێغەمبەرایەتی تاوکو و کۆچی. زۆرێک لە جەنگەکان و غەزاکان شارەزان، تەنانەت لێکۆڵینەوەی باشی بۆ کراوە، بەڵام ئامانجی من و تۆ لەم باسانەی دواییماندا ئەوە نییە، بەڵکو ئەوەیە چی لە پشتی پەردەوە هەیە ئاشکرای بکەین، واتە بە زمانی سەردەم کەوالیسەکان ڕووماڵ بکەین بۆ خوێنەر و بۆ خەڵکی تریش بەگشتی بە دەنگ و نووسین. ئامانجی دووەم ئەوەیە وەڵامی ئەو ئەلمانی و بێ باوەڕانە بدەینەوە کە محەممەد صلی الله علیه وسلم وەکو خۆی ناناسن و معجیزەکانی ئاشکرا دەکەین لە ڕووی سیاسی و فکری و بەڕێوەبردن و تەنزیم و هەتا دوایی.
دەیان هۆکار هەبوون بۆ ئەوەی خەڵکی ڕوو لە ئیسلام وەرگێڕن. ئایا دەشێت ئەو هۆکارانە لەم سەردەمەدا دووبارە ببێتەوە؟ ئەی چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوبەڕووی وەستایەوە و دوژمنانی بەچی ئامرازێک دژایەتیان کرد؟ بە کام هۆکار توانی چارەسەری کێشەکان بکە؟ ئەی چۆن خەڵکی مەککە موسڵمان بوون؟ نومەیر: دەی با بڕۆین، منیشت بۆ ئەو کارە مبارەکات تەشویق کرد. بۆچی دانیشتویت؟ هەستە بڕۆین هەنگا و هەڵبهێنرەوە. ئەم هەموو پرسیارە چیە دەیکەیت و منیشت سەرقاڵ کرد؟ با هەوڵ بدەین وەڵاممان دەست بکەوێ. ماکوان: ئەم پرسیارانە هەمویان چاکەی ئەویان هەیە کە چۆن بتوانین لەسەر ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بنیادی کەسایەتی خۆمان بکەین. دیسان پرسیار دەکەم و دەڵێم: بۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی کرد بە هاوڵان ڕەزامەندی خۆیان لێبێ کۆچ بکەن بۆ حەبەشە؟ چی لە پشت کۆچی موسڵمانان هەیە بۆ حەبەشە؟ بۆ یەمەنی هەڵنەبژاریان جێگایەکی تر یاخود میسر یاخود عێراق؟ بۆچی هەموو ڕویان کردە شاری مەدینە؟ بۆچی موسعەبی کوڕی عومێری نارد بۆ ئەوەی خەڵکی تر فێر بکە؟ بۆ ئەبوو بەکر نەبوو یاخود عومەر یان بۆ هاوڵێکی تری هەڵنەبژارد؟ بۆ لە مەککەوە بۆ شاری تائیف تەشریفی برد؟ بۆچی تائیفی هەڵبژارد؟ هەموو ئەو وێزگانەی کە باسم کرد ئەگەر شیکاری بۆ بکەین یارمەتی دەرە بۆ وەڵامی ئەو ئامانجەی کە دەمانەوێ بەم شیکاریە مەیدانیە لە خزمەتی پێغەمبەردا بین و مەیرگیان. ئەم پرسیارانە دەتوانێت پایی بینای بنیادەکە دابمەزرێنێ کە ئەویش مەبەستی ئێمەیە، چونکە ئیتر بۆمان دەردەکەوێ کە چۆن سەروەرمان بنیادی کەسایەتی هاوڵانی داوە کە توانیان دوو ئیمپراتۆریەتی گەورەی دنیا بخەنە ژێر ڕکێفی خۆیان لە ماوەیەکی زۆر کەمدا موسڵمان بوون. دڵنیاتان دەکەمەوە موسڵمانان ناتوانن هیچ بکەن ئەگەر جێگا پێکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵ نەگرنەوە، پلانەکانی ئەو پیادا نەکەن بێ ئەوەی یەک خاڵ بەجێ بهێڵن، واتە خاڵ بە خاڵی دەبێت پیادە بکرێ. ئەو کات دەتوانین بنیادی ئەم کۆمەلگای خۆمان بکەین. موسڵمانان سەرکەوتنی تەواوەتی بەدەست بێنن، بەڵام گرینگە بزانین چۆن ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قۆناغکاری بکەین، لەگەڵ ڕەوشی خۆماندا بیگونجێنین و لێورد ببینەوە و توێژینەوە دەکەین بۆ ئەو کات و ڕەوشەی ئەو بڕیارانەی تێدا دراوە. ئیتر بەو پێ دەگەینە ئەو ئامانجەی کە دەمانەوێ. لێرەوە سیرەکە دەست پێ دەکەم، بەڵام بە شێوەیەکی کلاسیکی نا، بەڵکو بەو شێوەیە کە ئاماژەم پێدا مەیدانی هەموو لە خزمەتیدا دەبین و بە شوێنیدا دەڕۆین و دەگەڕین و خۆمان قسەی لەگەڵ دەکەین، واتە لە سەردەمی وحیەوە دەست پێ دەکەین کە چۆن بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. مانای ئەوەش نییە لە ژیانی پێش پێغەمبەرایەتی محەممەد صلی الله علیه وسلم کەم بکەینەوە، بەڵکو مەبەز ئەوەیە کە ئێمە پرۆژەکەی خۆمان بەرینە پێشەوە. ئەویش گۆشەنیگای خۆمان ئەوە بوو کە بینای کەسایەتی خۆمان و ئومەتەکەمان بکەین. مەبەستی منیش لێرەدا ئەوەیە کە لە کارە مەیدانیەکانماندا ڕاستە بۆ خۆی مێژوو زاڵە بەسەریدا، بەڵام هەمووی لە بواری شەرعی ئیسلامدایە. ئیسلام لە سەرەتای وحیەوە دەست پێ دەکاتەوە، بۆیە لێرەوە دەستمان پێکرد ئێمە بە شەریعەتی ئیسلام بینای کەسایەتی خۆمان دەکەین لە ژیانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. وەرە با بڕۆین بۆ ماڵی باهیلە، ئەو لە ماڵەوە چاوەڕێیە بمان با بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. نومەیر: یەڵا با بڕۆین. ماکوان: پێش ڕۆشتنمان ئەو منی ئازاد کرد بە ئاڵتونەکەی بوسەینە، ئەگەر پارەمان لایە با بیدەینەوە، من هیچ پارەم پێ نییە. نومەیر: بۆ گیرا بووی؟ جاسی زۆرە، پارە زۆرە، ئەوە لە پشتی ئەو ئەسپە بۆم ئامادە کردووی، لایەکی پڕە لە ئۆقی ئاڵتون و درهەم، لە ژێر ئەو دەوارەی لای مەڕەکاندا چەندین ئاڵتونم شاردۆتەوە، بڕۆ تەماشا بکە چیت بە دڵ بوو بیهێنە. ماکوان: دەست خۆش. چوم جوانترین ئاڵتون لە ژێر دەواری مەڕەکاندا کە نومەیر شارد بۆیەوە هەڵم بژار. پارسەیەک ئاڵتونی جوانم بۆ هەڵبژار لەبەر ئەوەی زۆر لە بوسەینە دەچوو. بڕیارماندا دوای ئەوەی ماندوێتیم دەربچێ ئەم شەو بمێنمەوە لە بادی خۆمان و دوای لەگەڵ نومەیر بۆ بەیانی کەوتینە ڕێ بۆ مەککە. لە ڕێگا لەگەڵ نومەیر قسەمان دەکرد، باسی ئەوەمان دەکرد کە ئێستا کاتی وحیە، باسی ئەوم بۆ نومەیر دەکرد کە وحی لە قورئاندا چۆن باس کراوە، ئامان چیە لە باسکردنی. بەدەم ڕێگاوە تا گەیشتینە ماڵی باهیلە گفتوگۆیەکی باشمان لەگەڵ نومەیر کرد کە گەیشتین لە دەرگا تەختەکەیانمدا. پێم وتن دوو کەسین دەتوانین بینە ماڵەوە؟ نەفیسە وەڵامی داینەوە و ڕێگەمان پێدرا، لەگەڵ کوڕێکدا هاتن بەرەو ڕوومان و بەخێر هاتنیان کردین. کە چووینە ژوورەوە پارسە ئاڵتونەکەم داوە بە باهیلە و زۆر سوپاسم کرد،
پارسە ئاڵتونێکی ترم هەڵبژاردبوو بۆ نەفیسە، دامە دەستی و پێم وت سوپاسی ئەو شەهامەتە دەکەم کە هاتیت ئازادت کردم. ئاگام لێ بوو براکەی کە لە تەنیشتیەوە دانیشت بوو پێی ناخۆش بوو، بە تووڕێی یەکەوە سەیرێکی کردم. ناحەقی ناگرم لە بەرچاویدا کوڕێک پارچە ئاڵتونێک بدا بە خوشکەکەی وەکو دیاری، بۆیە دەسم کرد بە بەر پشتوێنەکەمدا کیسەیەک درهەممدایە. پێم وتن کە ئێمە قەرزاری ئێوەین، زۆر کاری چاکەتان هەیە بە سەرمانەوە. چوون بۆ لای باهیلە لە بەرچاویاندا سەری ماس کرد، زۆر ڕێزم لێگر، بەڵام هەستم کرد نەفیسە چووە دڵم لەبەر ئەوەی شێوەی بوسەینەی زۆر تێدا بوو. لە دڵی خۆمدا هێشمەوە، وامدا نابوو بە نومەیر بڵێم جارێکی تر لەم زەمەنەدا ژن دەهێنمەوە. چوومە لای باهیلە وتم با بچین بۆ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هیچ نەبێ بە خزمەتی ئەو پێغەمبەرە ئازیزە بگەین، دوای ئەوەی بە خزمەتی گەیشتین دێینەوە لەلاتان ئیسراحەت دەکەین. باهیلە هەڵسا و بردینی بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەبەر ئەوەی پیر بوو زۆر بە هێواشی دەڕۆشت. هەرسی وتم با سواری ئەسپەکەی خۆمت بکەم، قبولی نەبوو، دیار بوو نەیدەوێرە. چووینە بەر دەرگای ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە دەرگادرا خزمەتکارێکی ماڵ و خەدیجە کردیەوە. باهیلە: محەممەد لە ماڵە؟ خزمەتکارەکە: نەخێر، لە ئەشکەوتی حەڕا لە خەڵوەتدایە. باهیلە هاتەوە بۆ لام وتی مانگی ڕەمەزانە، لەم مانگەدا پیاوانی قوڕیش دەسنە خەڵوەتەوە، ماوەیەک دەمێننەوە تا ئەم مانگە تەواو دەبێ. ماکوان بپرسە با خات و خەدیجە بێتە دەرەوە ئەو ببینین. باهیلە ڕۆ و خزمەتکارەکە: خەدیجە لە ماڵە؟ بانگی بکە قسەی لەگەڵ دەکەم. خزمەتکارەکە: ناچووە لەگەڵ منداڵەکانیدا بۆ لای گەورە و سەردارمان محەممەد، خواردنی بۆ بردووە و منداڵەکانیشی لەگەڵ خۆی بردووە بۆ بینینی باوکیان. کەوای وت بڕیارماندا لەگەڵ نومەیر بڕۆین بەرەو شاخی نور کە ئەشکەوتی حیڕای لێیە. ئەوانمان بەجێ هێشت، هەرچەندە لە ڕێگادا مەیمونێکی زۆری لێبوو، هەموو برسی بوون، داوای خواردنیان دەکرد، ڕێگەیان لێ دەگرتین بۆ چوونمان بۆ شاخەکە. ئەو شاخە یەک پارچە مەیمون بوو. نزیکی ئەشکەوتەکە بووینەوە، بە هیچ شێوەیەک ئەسپەکانمان نەدەهاتن و هەنگاویان هەڵ نەدەهێنایەوە. تا ناچار ئەسپەکانمان بەستەوە و ویسمان بە پێ سەر بکەوین بۆ ناو ئەشکەوتەکە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بگەین. هەرچۆن بوو کەوتینە ڕێ، لەسەر داخستنێکدا ئەشکەوتەکەمان لێون بوو، هەر دەگەڕین نەمان دۆزیەوە، هەر لە جێگەی خۆماندا بووین. دوای ماندووبوونێکی زۆر هەستمان کرد کە ئەمە شتێکی سادە نییە، ناتوانین بچینە ئەو جێگایە و بۆمان نادۆزرێتەوە، بەڵام هەر جەختم دەکردەوە کە هەر دەچینە ناوەوە، قاس و دەستی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ماس دەکەم، بەڵام هەر ئەنجامی نەبوو. زۆر خەفەتم خوار، زۆر ماندوو بووین و ئەشکەوتەکەشمان نەدۆزیەوە. دڵنیا بووم کە لەو دەورەدایە، لە ناکاو خەو دایگرتین، چووینە بن تاشە بەردێک خەومان لێکەوت. هەڵساین لە خەو، لە بەردەم ئەشکەوتی حەڕادا بووین، لە خۆشیدا خۆم کرد بەناو ئەشکەوتەکەدا، کەسی لێ نەبوو. هەرچی هاوارم کرد یا ڕەسوول الله، یا نەبی الله صلی الله علیه وسلم. هیچ دەنگێک نەبوو، نومەیریش وەکو من دەگەڕا، هیچ کەسێکی لێ نەبوو. ماکوان وەحی بۆ هاتووە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە. من و تۆش زیاتر لە ڕۆژ و شەوێک خەومان لێکەوتووە لە بن ئەو تاشە بەردا. نومەیر: چۆن شتی وا دەزانی؟ ماکوان: چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەی مانگێک دەمێنێتەوە لەم جێگایەدا، لێرە نەماوە، واتە وەحی بۆ هاتووە و گەڕاوەتەوە ماڵەوە. بەوەشدا دەزانم کە زیاتر لە شەو ڕۆژێک خەوتوین. ئەو کاتەی هاتین خات و خەدیجە و منداڵەکانی دەهاتن بۆ لای و خواردنیان بۆ هێنابوو، لەوانەیە دوێنێ شەو وەحی بۆ هاتبێ کە شەوی قەدر بوو و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە. نومەیر: ئێستا چی بکەین؟ بگەڕینەوە بۆ مەککە؟ ماکوان: زۆرم برسیە، چەند ڕۆژە نان و ئاومان نەخواردووە، با شتێک بخۆین بەڵکو تۆزێک هێزمان تێبێتەوە. چووینەوە بۆ لای ئەسپەکانمان، خواردن و شتەکانمان مەیمونەکان خواردبوویان، بە ناچاری گەڕاینەوە بۆ بادی خۆمان لە ژێر دەواری خۆماندا ماینەوە و لەوێ پشوماندا. دوای پشودان لەگەڵ نومەیر کەوتینە قسە و باسی ئەوەمان دەکرد کە ئێستا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم سەردەمی هاتنی وەحیە. نومەیر: خات و ئاعیشا بۆمان دەگێڕێتەوە لە باسی هاتنی وەحیدا دەفەرمێ. پێش هاتنی وەحی چەند نیشانەیەکی هەبوو، لەوانە بینینی خەون کە هەموو خەونەکان وەک پرشنگی بەرەبەیان دەهاتنە دی. ئەم خەونە بە 6 مانگ پێش هاتنی وەحی بەردەوام بوو لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم.
ئەمە سەرەتا بوو بۆ ئەوەی بزانێ ئامادە دەکرێت بۆ کارێکی گرنگ، ئەویش پێغەمبەرایەتیە. هەرچەندە ئەمە یەکەم ئامادە باشی نەبوو، بەڵکو زۆر شتی سیرتر باز دەکا. خاتو عائیشە دەفەرموێ هەموو بەردەکانی مەککە سڵاو و درود و خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنار. سەروەرمان صلی الله علیه وسلم دەفەرموێ بەردێک نییە لە شاری مەککە و دەوروبەریدا بەلای ڕۆشت بێتم و سڵاوی لێ نەکرد بێتم. پێش هاتنی وحی پێش بوونی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەتکردنی سنگی مبارەکێتی کە ئەم ڕووداوە لە صحیحی بوخاری و موسلیم و مەسنەدی ئیمام ئەحمەد و صحیحی ئیبن حەبان و زۆرێکی تر لە گێڕەوانی فەرمودەکان هاتووە. لە تەمەنی منداڵیدا سینی لەت کراوە، ئەو خاڵە ڕەشەی کە بەشی شەیتانە لەسەر دڵی لابراوە، پاشان پاک شۆراوە بە ئاوی زەمزەم و لە ناو قاپێکی ئاڵتونیدا. ئەنەسی کوڕی مالیک ڕەزامەندی خوای لێبێت دەفەرموێت جێگەی دوورینەوەکەی بە سنگی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دیار بووە. ماکوان ڕاستە منیش لە کتێبەکەی فەرغەلی براتدا خوێندومەتەوە. نومەیر جا حکمەتی ئەو شەقکردنە ئامادەکاری بووە بۆ وەرگرتنی وحی بە دڵێکی پاک. ئەم ڕووداوە باسێکی ئیمانیە بۆ خەڵکی بەگشتی، بۆ خەڵکی شاری مەکەی ئەو سەردەمە و سەردەمی خۆشمان، زۆرێکە لە ئامادەکردنی خەڵکی و بە تایبەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئامادەی ببێت کە لە داهاتوویەکی نزیکدا دەبێتە پێغەمبەر و وحی بۆدا دەبەزێ. ئەم هەواڵی سنگلەتکردنەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو شاری مەکەدا بڵاو بوویەوە، تەنانە لە ناو هەموو عەرەبدا دەنگی دایەوە. زۆر زار محەممەدیان بەوە دەناسیەوە دەیانوت ئەو لاوەی کە سنگی شەق کراوە لەلایەن فریشتەیەکەوە. هەموو خەڵکی ئامادەکرا بۆ ئەوەی ئەو لاوە لە داهاتوودا کارێکی گەورەی پێدەست پێردرێ. لە ڕووی ئیمانیەوە ئەو دەمە و ئێستا و داهاتووشمان ئەوەمان بۆ دەردەکەوێت کە توانە و قودرەتی خوای پەروەردگارمان چەندە گەورەیە. ئێستا نەشتەرگەری دەکرێت بە دەستی مرۆڤ، جێگای سەرسوڕمانی کەس نییە، بە پێشکەوتنی زانستی هەژمار دەکرێت. بەڵام خۆی پەروەردگاری ئێمە لەو سەردەمەدا بە فەرمانی خۆی گەورەترین نەشتەرگەری سنگ کراوە کە قورسترین زۆری نەشتەرگەری بووە، بە فریشتەکان کردوێتی بۆ ئەوی ببێتە پند و ئامۆژگاری بۆ مرۆڤایەتی و توانا و هێز و گەورەی خۆی بۆ مرۆڤەکان نیشان بدات و بە خەڵکی ئەو سەردەمە بڵێ کە موحەممەد کەسێکی تایبەتە. هەرچەندە ئەم باسە بۆ خۆی باسکردنی قورسە لە ڕووی بڕواهێنان پێی، هەڵبەت بۆ ئیمانداران نا، بەڵکو بۆ بێباوەڕان، هەروەکو ڕووداوی ئیسرا و میعراج و لەتکردنی مانگ و زۆرێکی تر لەو ڕوودا و پەرجۆیانەی کە مرۆڤ لە بەردەمیدا دەستە و سانە و لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ڕووی داوە. هەمووی بۆ تاقیکردنەوەی مرۆڤ بە ئەنجام گەێنراوە بۆتە موعجیزە. ماکوان ڕاستە منیش بە خزمەت فەرمودەیەکی گەیشتوم لە بوخاریدا کە لە خاتو عائیشە دەگێڕێتەوە و دەفەرموێ سەرەتای دەستپێکی وحی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خەونی باش و چاک دەستی پێکرد. هەموو خەونەکان وەکو گزنگی بەرە بەیان دەهاتنەدی. پاشان حەزی بە تەنهایی دەکرد، دەچووە ئەشکەوتی حیڕا، لەوێ بیری دەکردەوە بۆ ماوەیەک لەوێ دەمایەوە، لە کەسوکاری دوور دەکەوتەوە. ئەم ڕەوشەی بەردەوام دەبوو، جاری وا هەبوو درێژەی دەخایەن. زۆر زار خات و خەدیجە لە ئەشکەوتەکە خۆراکی بۆ دەبر، بەردەوام دەمایەوە بە تەنهایی تاکو خودای گەورە وحی بۆ نار لە ئەشکەوتی حیڕا. خوای گەورە وای کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو ماوەیە هەست بە بیرکردنەوە و تێڕامان بکە لەم گەردونە، بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا بیری دەکردەوە کە دەبێت ئەم گەردونە هەروە بە بێهودەیی دروست کرابێت یاخود خودایەک نەبێت کە سەرپەرشتی هەمووی بکە. هەرچەندە عەرەب بە شێوەیەکی گشتی خوایان دەپەرست، بەڵام لە ڕووی بەندایەتیەوە هەو بەشیان بۆدا ئەنا، بەڵام لە ڕووی گرتکاریەوە بڕوای تەواویان هەبوو کە خوای دروستکاری ئەم گەردون و بوونەیە، بەڵام نەیان دەزانی چۆن خوا بپەرستن بەڕاست و دروستی. نومەیر لێرەدا دەبێت ڕوونکردنەوەیەکی پێویست بدەم، ئەویش ئەوەیە نازانم زۆرێک لە ژیاننامەی سەروەرمان ئاماژەی پێ نەکراوە. هەندێک لە بێباوەڕان بە هەلی دەزانن لەو ڕێگایەوە ڕەخنە لە موسڵمانان بگرن و گومانیان بۆ دروست بکەن. ئەویش بریتە لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵوەتی کردووە نەک لە خەڵکی دابڕابێ. خەڵوەت و دابڕان دوو مانای جیاوازن، من نازانم کامیانی بۆ بەکاربهێنم باشترە. نومەیر تێبینیەکی جوانە، بەڵام با بۆچی بکەمەوە. خەڵوەت لە زمانی عەرەبیدا واتە خلوە، دابڕان لە زمانی عەرەبیدا واتە ئیعتیزال. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزاندا خەڵوەتی دەکرد، واتە وەکو ئیعتیکاف وابوو، بۆیە ناوم ناوە ئیعتیکاف، چونکە ئەم بەندایەتیە لە سەردەمی مەدینەدا سەروەرمان کردوێتی.
لە ڕەمەزاندا خەڵوەتی دەکرد بەڵام لە خەڵکیدا نەبڕاو بوو هەمیشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو خەڵکیدا بوو پەیوەندیەکی باشی هەبوو لەگەڵ هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگەی مەککە ئەو کەسێک کە تێکەڵاوی خەڵکی دەکا لەسەر ئازارەکانیان ئارام دەگرێت خەریکی چاکەکاریە ئەوە پاداشی لای خوای گەورە زۆر بڵندە بە پێچەوانەشەوە ئەو ئیماندارەی کە ناتوانێت لە خەڵکیدا لەسەر ئازارەکانیان ئارام بگرێ ئەوە هیچ پاداشتێک وەرناگرێ هەروەکو لە فرموودەیەکدا هاتووە زۆر گرنگە مرۆڤی ئیماندار بە ئاگا بێ لە چۆنێتی تێکەڵاوبوونی و تێکەڵ نەبێ بە خراپەکانیان پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز لە مەجلیسی گاڵتە و گەپ و قسەی بێمانای بێباوەڕاندا نەدەنیشت بە تایبەت ئەو جێگایی کە پەرستنی بت و پەیکەرەکانیان بوو بەڵام لە زۆر کاری تردا هاوکاری دەکردن کە گشتی بوو پاشان هەندێکیان پەیوەندی هەبوو بەسەر موسڵمانانیشەوە هەروەها هاوکاری دەکردن وەک بیناکردنەوەی کەعبە و حلفی فزوڵ و هەتا دوای فرمودەیەک دەگێڕنەوە لە ئیمامی حاکم و بەیهەقی کە گوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لەو بووە گوێی لە دەنگی مۆسیقا بووە بە زلەیەک خوای گەورە خەوی لێ خستووە لە ڕاستیدا ئەم فرمودەیە هەر زۆر لاوازە و ئیبن کەسیر و شێخ ئەلبانی بە لاوازیان داناوە چونکە موسڵمانان ڕاستە تێکەڵاوی خەڵکی دەبێ بەڵام لە هەست و سۆز و شعوردا جیاوازی هەیە هەروەک چۆن سەید قوتب لە کتێبە نایابەکەیدا بەناو نیشانی معالم في الطريق لەوێدا سەید ڕەحمەتی خوای لێبێ بەم شێوەیە ناوی لێ ناوە دەڵێ ڕاستە موسڵمان بەلاشە لەگەڵ جاهیلان و بێباوەڕاندا تێکەڵە بەڵام جیاوازیان زۆرە هەمیشەیەک ناگرنەوە لە دید و ڕێ و مەنهەج بەڵکو تێکەڵاوی بۆ چاکسازیانە کەواتە ئەگەر پیاوچاکان داببڕێن لە فێرکردنی خەڵکی کێ بێت بە بەربەز نەهێڵێت بێتە بەردەم موسڵمانان یان کێ دەتوانێت هاوکاری خەڵکی بێت ئەم دینە و بانگەوازیان بۆ ڕوون بکاتەوە گومان نییە دەبێ خەڵکانێک هەبێ ئامادەی ئەوەی هەبێ کە لە ناو خەڵکیدا بانگەوازی ئەم ئیسلامە بگەێنێ ماکوان واللهی قسەیەکی جوانە ڕەحمەتی خوا لە سەید بێ لە نەرویز بیستم کە بانگخوازێکی بەڕێزی خەڵکی تورکیا لە وڵاتی ئەڵمانیا دەسێتە ناو دیسکۆکانەوە بانگەوازی لاوە تورکەکان دەکا جاری وا هەیە 20 کەس بۆ 50 کەس لە ناو باڕ و دیسکۆکاندا دەهێنێتە دەرەوە لە وڵاتی نەرویز کۆمەڵی خەڵکی بەڕێز هەن بە ناوی مزگەوتی مەدەنی ئەوانش لەسەر جادەکاندا بانگەواز دەکەن هەروە هاوشێوەی ئەمانە لە وڵاتانی وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەوروپا بەگشتی دووبارە دەبێتەوە نومەیر ڕاستە زۆر کارێکی باشیان کردووە جا ئەگەر بە وردی سەرنجی ژیانی سەروەرمان بدەین و هەڵوەستەیەک بکەین دەبینین ئامادەکردنی سەروەرمان بۆ پێغەمبەرایەتی صلی الله علیه وسلم بە قۆناغ بووە لە سەرەتاوە سڵاوکردنی بەردوو پاشان سنگلەتکردنی مەبەسم ئەوەیە ئامادە کراوە بۆ ئەوەی دوای ئەم کارە قورسە بانگەواز لەسەر شان هەڵبگرێ هەموو دەزانی لە تەمەنی 40 ساڵیدا دەبێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە پرسیار ئەوەیە ئەم هەموو ماوەیە تەنها هەر ئامادەکردنی سەروەرمان بوو بۆ ئەم کارە بۆ هەڵگرتنی ئەم ئەمانەتە گەورە و قورسە دەبێ بپرسین حکمت چییە ئەو ئامادەکاریە باشی بۆ کراوە لە دوای تەمەنی 40 ساڵیە و بانگەوازی پێغەمبەرایەتی دەکا کەمترین تەمەنی پێغەمبەرایەتی بووە ئەوەی تر ئامادەکاری بووە هۆکاری چییە ماکوان دەتوانین بڵین ئێمە بۆیە لێکۆڵینەوە لە ورد و درشتی ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەکەین بۆ ئەوەی شوێن پێکانی هەڵبگرینەوە بۆیە من و تۆش لێرەین نومەیر خوای گەورە ئەوەمان فێر دەکا لە ژیانیدا لەسەر ئەو دید و ڕێیە پەروەردەمان دەکا ئەویش پلەکاری و قۆناغکاریە مرۆڤ ناتوانێت هەموو کارێکی قورس بە یەکجار بخاتە سەرشانی بەڵام کە پەروەردەکرا لەسەری بە پلەکاری بوو دوای ئامادە باشی بۆ کرا ئەوە هەموو کارێکی قورسی بەلاوە ئاسان دەبێت بۆیە پەیامەکەی سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم هەمووی بە پلەکاری و قۆناغکاری بووە نومەیر زۆر ڕاستە و زۆر جوان پێیت پێبردووە پلەکاری سونەتی خوای گەورەیە و ئەم سونەتەش بۆ گۆڕانکاریەوە و چاکسازیە چونکە هەموو پەروەردەیەکی باش پێویستی بە پلەبەندی و قۆناغکاریە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە هەر پێویستی بە پلەبەندی و قۆناغکاریە تەمەنی سەروەرمان پێغەمبەر صلی الله علیه وسلم 63 ساڵ بوو بەڵام ماکوان وەکو پێم وتی 23 ساڵ تەنها کاری پێغەمبەرایەتی کردووە ئەوەی تری لە ئامادەباشیدا بووە بۆ هەڵگرتنی ئەم پەیامە لێرەدا ئەوە مەبەستە کە بیگەێنم هەمیشە سەردەمی کۆکردنەوە و وزە و هێز و دەسەڵات ئیعداد زۆرترە لە سەردەمی سەرکەوتن خەڵکانێک لەوانەیە وا بیر بکەنەوە بڵێن
زۆرترین تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەرایەتی بەکار بەهاتایە سوودی زیاتر دەبوو بۆ ئومەتەکە. بەڵام خوای گەورە هەمیشە لە هەموو دەستپێکیەکی کارکردنێکدا دەیەوێ ئەو بە موسڵمانان بگەێنێت و کردوێتیە شەریعەت و مەنهەج و دید و ڕێک کە ئەم سونەتە گۆڕانکاری بەسەردا نایە، چونکە سەردەمی کۆکردنەوەی وزەکان و دەستپێکی هەموو کارێک پێویستی بە هەوڵێکی باشەیە بۆ پەروەردەکردنی خەڵکی، بۆ ئەوەی نوخبەی باش دروست ببێ، بۆ ئەوەی دوای بتوانن کارەکە بە ئەنجام بگەێنن. هەر ئەوەشە لێرەدا بیری تۆی دەخەمەوە و دەڵێم ئەو ماوەیە کە 40 ساڵی ژیانی پێغەمبەر بۆ ئامادەکاری بوو بۆ ئەوەی 23 ساڵ پێغەمبەرایەتی بکە، خوای گەورە خۆی پەروەردەی کرد بۆ ئەو مەبەستە. خۆ دەکرا لە کون فەیەکونێکدا هەموو شاری مەککە موسڵمان ببێ، بەڵام ئەمە سونەتی خوای گەورە نییە، چونکە دوای مرۆڤەکان توانای کارکردن و هەوڵ و کۆششیان نامێنێ، وەکو خەڵکانێکی تەمەڵ هەموو دادەنیشتن و چاوەڕوانی موعجیزە دەکەن، خۆیان دەم دادەچەقێنن بۆ ئەوەی خواردن بکەن بە دەمیانەوە. بەڵام ئەمە سونەتی ئیسلام نییە و خوای گەورە هەرگیز نەیویستووە پێغەمبەرانی وابار بهێنێ، چونکە دوای گەلانی تر چاویان لێ دەکەنەوە. ئەم ئیسلامەش ئاخافتنە لەگەڵ ناخی مرۆڤدا، لەگەڵ هەست و بیر و هۆشیدا کار دەکا، پێویستە لەگەڵ ویستی مرۆڤ و ژیان و کاروباریان بێتەوە. هەر بۆیە خوای گەورە بەو شێوەیە ناردوێتە خوارەوە کە پێغەمبەران بۆ گۆڕانکاری لە هەموو کەس ناڕەحەتتر بوون، پاشان ئەوانەی کە شوێنکەوتووی ئەوان بوون هەموو ئەو کردەوەیان لەگەڵدا دووبارە کراوەتەوە. پێویستە پند و ئامۆژگاری لەم شێوە پەروەردەییە وەربگرین. لە دوای 30 ساڵ حەزرەتی جوبریل سەلامی خوای لێبێ لە خەڵوەتیدا لە ئەشکەوتی حەڕا دێتە لای. ئەو ساتە وەختە ئیتر بەخلودی لە مێژووی مرۆڤایەتیدا دەمێنێتەوە. ئەو ڕووداوە بۆ ماوەی 600 ساڵە ڕووی نەداوە، هیچ پێغەمبەرێک لەو ماوەیەدا بۆ سەر زەوی ڕەوانە نەکراوە. لە دوای وەفاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم دووبارە نابێتەوە، کۆتایی دێت بە سروش تا ڕۆژی قیامەت. لەم ساتە وەختەدا حەزرەتی جوبریل سەلامی خوای لێبێت لەسەر شێوەکاری پیاوێکدا دەچێتە لای پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. ماکوان بۆ لە شێوەی پیاوێکدا، ئەی بۆ لە شێوەی مەلائیکەت نەچووە. لەگەڵ نومەیردا لە ئەشکەوتی حیرادا مابووینەوە، گفتوگۆمان دەکرد تا گەڕاینەوە بۆ ژێر دەوارەکەمان بۆ بادیە. باسی ئەوەمان دەکرد و بە دوای حکمەتی ئەوە کەوتبووین و پرسیارم لە نومەیر کرد بۆچی لەسەر شێوەی مرۆڤ حەزرەتی جوبریل خۆی نیشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەداوە. نومەیر بە هۆکاری ئەوەی مرۆڤ لە مرۆڤ ناترسێ، لەو ساتە وەختەدا ئەگەر لەسەر شێوەی مرۆڤدا نەبێ شتێکی ترسناک دەبێ بۆ محەممەد. لەگەڵ ئەوەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ترسا، چونکە کەسێکی نەناسراو بوو نەیدەناسی. ماکوان بۆ دەبێت لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بترسێ. نومەیر وەرە بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بۆمان باز دەکا، باش بیخوێننەوە بۆچی ترساوە. خات و عائیشە دەگێڕێتەوە لە ناکەو بێ هیچ پێشەکێک، بێ سڵاو بێ هیچ وتەیەکی تر، بێ ئەوەی خۆی بناسێنێت. تەنانەت لە خودی پێغەمبەری صلی الله عليه وسلم هیچ پرسیارێکی نەکرد، هەروەکو بیناسێنێ ڕووی دەمی تێدەکات و پێی دەڵێ بخوێنە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگای لە هیچ نییە، نازانێ هیچ بخوێنێ، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخوێندەوارە، نەدەزانێ بنووسێ، نەدەزانێ بخوێنێتەوە، بەڵام ئەو لە پڕ دەڵێ بخوێنە. سەروەرما محەممەد صلی الله عليه وسلم زۆر بە ئەدەبەوە دەفەرمێ من خوێندەواریم نییە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم هیچی لێ نەپرسی، نەفەرمووی تۆکەی، نەفەرمووی چی دەوێ، چونکە سەرسام بوو کە لە پڕ خۆی کرد بەناو ئەشکەوتەکەدا، پێی دەڵێت بخوێنە. لە دوای ئەویش کە سەروەرمان پێی دەڵێ من خوێندەواریم نییە، لێرەدا ترسەکەی سەروەرمان دەست پێ دەکات و دەفەرمێ لێم نزیک بوویەوە باوشی پێدا کردم، گوشیمی بەخۆیەوە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ حەزرەتی جوبریل بە توندی سەروەرمانی گوشی بەخۆیەوە، چونکە حەزرەتی جوبریل زۆر بەهێز بوو. پێغەمبەریش خۆی بنیادی لاشەی زۆر بەهێز بوو، بەڵام ئەو لە پێغەمبەر بەهێزتر بوو، لەبەر ئەوەی لە ڕەگەزی مرۆڤ نەبوو، بەڵکو فریشتە بوو. پاشان دەفەرمێ لە گوشینەکە وازی لێهێنام، بۆ جاری دووەم دیسانەوە دەیگوشێتەوە بەخۆیەوە. دیسان دەفەرموێ بخوێنە، گوشیمیەوە بەخۆیەوە. ئەوەندە بەهێز بوو وا هەسم دەکرد خەریک بوو پەراسوەکانم بشکێت. بەڵام بۆ جاری دووەم سەروەرمان پێی دەفەرموێ من خوێندەواریم نییە. بۆ جاری سێم هەمان کردار دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من خوێندەواریم نییە. ئینجا واز لە گوشینی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەهێنێت. ماکوان
بۆ ئەم کارەی ئەنجامدا لەگەڵ سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم. نومەیر بۆ ئەوی بگاتە ئەو هەستەی کە ئەو کەسە خەیاڵ نییە هاتۆتە لای یاخود خەون نەبووە بەڵکو ڕاستیە یان بە باری دەرونی تێنەگات بە تەواوەتی دڵنیا بێ هەست بەوە بکات کە ڕاستیە و واقعیە و ڕەوشەکە بەرجەستەیە دیسانەوە دڵنیا بێ خەوی نەدیوە. حەزرەتی جوبریل دەفەرموێت ئەی محەممەد صلی الله عليه وسلم بخوێنە بە ناوی پەروەردگارتەوە کە هەموو شتێکی دروست کردووە. ئادەمی زادی لە چەند خانەیەکی خۆ هەڵواسەر لە ناو منداڵاندا دروست کردووە. بخوێنە پەروەردگاری تۆ خاوەنی ڕێز و بەخششی بێسنوورە، ئەو زاتەیە کە بەهۆی قەڵەمەوە زانست و زانیاری فێر دەکا. ئادەمی زاد فێری ئەو شتانە دەکا کە نایزانێ بێ ئاگایە لێیان. ئەم پیاوە کێ بوو؟ چۆن پەیدا بوو؟ بۆچی لە دوای ئەو وتانە ون بوو؟ پێغەمبەر هیچ نازانێت تا ئەو ساتە وەختەیش. لە کاتێکدا خۆی زۆر لە ڕووی قسەکردنەوە لە ناو عەرەبدا جوانترین شێوە دەربڕینی هەبوو بۆ زمانی عەرەبی. دەزانێت ئەم چەند وشەیە لە وشەی مرۆڤ ناچێ. هەموو مرۆڤایەتی لە بەردەم ئەم وشانەدا دەستەوسانە. ئەم کەسە کە پەیدا بوو لە پڕنەما و باسی ئەو خوایە دەکا کە موحەممەد بە شوێنیدا دەگەڕێ سەردەمانێکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئیعتیکاف و بیر و هۆشی لای ئەو خوایەیە کە ئەو پیاوە باسی کردووە، باسی خوای گردوونی کردووە. ئینجا ئەو پیاوە باسی خوایەک دەکا کە ڕێزی مرۆڤ دەگرێت و فێری زانستی دەکا. ئەو کەسە هیچی پێنەوت ئاگاداری نەکردەوە کە دەبێتە پێغەمبەری خوا. لەو کۆمەڵە وشەیە تا ئێستا لەسەر زەویدا کەس نەیبیستووە. لەپڕ ئەو پیاوە ون بوو. پاشان موحەممەد صلی الله عليه وسلم بەهێزەوە گوشی بەخۆیەوە. لەم کاتەدا سەروەرمان دەفەرمێ لە گیانی خۆم ترسام کە شتێکم بەسەر بێت. سەروەرمان صلی الله عليه وسلم لە دوای ئەو ڕووداوە لە خەڵوەتەکەیدا دەردەچێت و بەرەو ماڵ دەکەوێتە ڕێ. لە ئەشکەوتەوە کە بلوتکەی شاخێکەوەیە ئێستا شاخەکە ناو نراوە بە شاخی نور یاخود جەبل النور. دێتە دەرێ بۆ ئەوەی لە جێگا و مەڵبەند و زێدی خۆی بەحەسێتەوە. ئەمانی دەست بکەوێت مەبەستم ماڵەکەی خۆیەتی لە شاری مەکەدا. ماکوان کەواتە نومەیر باس بینێ بسینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە لە ماڵەوەیە. ئەو شەوە خەوتین بۆ بەیانی دەرچوین بۆ مەکە. خۆمان بۆن خۆش کرد بۆ ئەوەی بگەین بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە ڕێگادا تا شاری مەکە پێکەوە قسەمان کرد. پرسیم لە نومەیر بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ترسا. خات و عائشە لە فرموودەیەکدا دەگێڕێتەوە دەفەرمێ گەڕایەوە بۆ ماڵەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چاوەکانی پڕ بوون لە ئاو. پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی پێغەمبەرمان لەو دیمەن و ڕووداوە ترسا. نومەیر سەرەتا چەند هۆکارێک وای کرد کە سەروەرمان بترسێ لەو ڕووداوە کە حکمت بە دوای خۆیدا دەهێنێ بۆ مرۆڤایەتی. یەکەم بۆمان دەردەکەوێت سەروەرمان موحەممەد صلی الله عليه وسلم مرۆڤە و سونەتی مرۆڤیش وا هەڵکەوتووە لە شتێ سەرسوڕهێنەر و ترسناک دەترسێ. ئەم بار و گوزەرانەش لەگەڵ موسا پێغەمبەر سەلامی خوای لێبێت دووبارە بۆتەوە کەواتە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کە موحەممەد مرۆڤێکی ئاسایی بووە وەکو هەموو مرۆڤەکانی تر و هەست و نەست و هۆشی هەبووە. دووەم لێرەدا ئەومان بۆ دەردەکەوێت تا ئەم ساتە وەختەش موحەممەد صلی الله عليه وسلم نازانێت کە پێغەمبەرە و بانگەشەی بۆ ناکە بەڵکو بە دەرکەوتن و نەمانی ئەو پیاوی لە ئەشکەوتەکەدا پەیدا بوو نەما ترسی لێنیش. کەواتە موحەممەد خۆی ئامادە نەکردووە بۆ ئەوی بڵێ من پێغەمبەرم و هەر نەیزانیوە. سێم ئەم کارە بۆ ئامادەکردنی موحەممەدا بۆ ئەوەی حەز بکات زارێکی تر ئەو کەسا ببینێتەوە تەشویق بێ بۆ کارەکەی و هاندانێکە بۆ ئەوەی حەز بە بینینی بکاتەوە. چونکە لە دوای ئەو ڕووداوە چەند جار پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆشتەوە بۆ شاخی نور بۆ هەمان جێگا لە ئەشکەوتەکەدا بۆ ئەوەی ئەو پیاوە ببینێ چاوەڕێی دەکرد. وای لێ هاتە و مشتاق بوو بۆ بینینی حەزرەتی جوبریل عليه السلام. ماکوان بەڕاستی خات و خەدیجەش دەورێکی جوان و ژیرانە و باشترین هاوسەری بینیوە کە لە پشتی وەستاوەتەوە. لە فرموودەکەی خات و عائیشەدا پاش ئەوەی گەیشتەوە ماڵەوە ڕووداوەکەمان بۆ باز دەکات و دەفەرمێ خات و خەدیجە زۆر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش دەویست، خۆشەویستیەک کە بۆم پێناسە ناکرێ. لە هیچ جێگایەکی سیرەی مبارەکی پێغەمبەرماندا صلی الله عليه وسلم نەمدیوە و نەمبیستووە کە ڕۆژێک لە ڕۆژان دەمەبۆڵەیەک یان ئاژاوەیەکی خێزانی لە نێوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خات و خەدیجە ڕەزامەندی خوای لێبێت و ڕوویدا بێ. هەموو ڕووداوەکە دەگێڕێتەوە بۆ خات و خەدیجە باسی ئەو ڕووداوە سەرسوڕمانەی بۆ دەکا.
هەموو وشەکانی حەزرەتی جوبریل فەرموو بووی بۆی دەگێڕێتەوە و دەفەرمێت زۆر دەترسم شتێکم بەسەر بێ یاخود دەترسم لە گیانی خۆم. نومەیر زۆر ڕاستە خات و خەدیجە هەڵوێستێکی زۆر سەرسوڕمانی دەبێ. هەڵوێستەکەی زۆر سەیرە چونکە وەک ئافرەتانی تر خێرا دەنگی لێبەرز نەبووە و بترسێ وەک سروشتی ئافرەتان کە بەگشتی ترسنۆکن بەڵکو کەوتە پرسیارکردن لە سەروەرمان و ڕووداوەکەشی بە ئاسانی وەرگرت و دڵخۆشی پێغەمبەری صلی الله علیه وسلم دایەوە بەڵکو زۆر بە دڵنیایەوە بە هاوسەرەکەی فەرموود زەختی لەسەر کردەوە نا سوێن بەخوا خوای پەروەردگار هەرگیز شەرمەزارت ناکە چونکە تۆ سیلەی ڕەحم بەجێ دەهێنیت و هەموو خزم و کەسوکار بەسەر دەکەیتەوە و هەسی بە پرسیارەتی لەسەر شانە خۆشەویستی بۆ هەمووان دەردەبڕی ئەوەی کە هەژار و بێدەرەتانە تۆ دەستگیرۆیی دەکەی تۆ ڕێزی میوان زۆر دەگری ئەی محەممەد صلی الله علیه وسلم هەمیشە بە دوای ڕاستیدا دەگەڕێیت و حەقت خۆش دەوێ. ماکوان واللهی وایە خات و خەدیجە لە پێناسی پێغەمبەرەوە وەسفی ڕەوشە جوانەکانی کرد باسی ئەوەی کرد کە هەرگیز کەسێک بەو باشیە بێت تووشی ناڕەحەتی و ئازار نابێ هەروەها باسی هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکی خزمەتی خەڵکی و ئارامگیری و ڕازگۆی لە ناو خەڵکیدا وای لێ کردبوو کە ئەم دید و بۆچوونە لای خات و خەدیجە دروست بکە. گرنگیشە ئەو کەسەی شوێنکەوتوی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێ هەمان هەڵسوکەوتی هەبێ خێزان و منداڵەکانی ئەو شاهێدیەی بۆ بدەن چونکە مرۆڤی موسڵمان ئەگەر لە ناو ماڵی خۆیدا باش نەبوو ڕازبێژ نەبوو لەگەڵ دروشمە دینەکانی ئیسلامدا خۆ ئەگەر وان نەبوو ئیتر لە ناو خانەوادەکەی خۆیدا جێگەی ئەرزش نابێ چونکە مامەڵەکردن لەگەڵ چواردەور و خەڵکیدا بەگشتی وەکو کورد دەڵێ سەنگی مەحەکە و مرۆڤی پێ هەڵدەسەنگێنرێت. نومەیر بەڵێ ڕاستە خات و خەدیجە وەکو هاوسەرێکی بەوەفا و ئافرەتێکی سالار و سەنگین بە تەواوەتی پێغەمبەرمانی صلی الله علیه وسلم ئارام کردەوە زیاتر خۆشەویستی و هێمنی بۆ دەربڕی تا هەز بە ئاسایشی تەواوەتی بکات لە ماڵەکەیدا. ئەمەش نمونەی هاوسەری ڕێک و پێکە کە خوای متعال لە سوورەتی ئەلڕوومدا بۆمان باس دەکات. هەروەها ئەم ئافرەتە کە خێزانی سەروەرمانە صلی الله علیه وسلم لەو باری دەرونی خراپدا هاوسەرەکەی بەجێ نەهێش بەڵکو بردیە لای ئەو کەسانی کە شارەزان لەو بوارەدا سوونە لای کەسێک بە ناوی وەرەقەی کوڕی نەوفەل. خات و خەدیجە بۆ لە ناو ئەو هەموو خەڵکەدا کەسێکی هەڵبژار بە ناوی وەرەقەی کوڕی نەوفەل. ئەم هەڵبژارنە حکمت و فیترەتی پاکی خات و خەدیجەمان نیشان ئەدات بەڵکو نەیبردە لای ئەو هەموو کاهین و خزمەتکاری بتەکانی کەعبە بەڵکو ڕۆژ بۆ لای ئەم پیاوە کە لەسەر ئاینی کۆنەکان بوو پاشان لە دوای جاهیلی چووە سەر ئاینی نەسڕانی کەواتە پێویست و گرنگە ئەم پەیامە بدەین بە خەڵکی. ماکوانگیان بە هەموو لاوەکان بڵین کە ژن دێنن ئافرەتی پابند بە دینەوە هەڵبژێرن چونکە ئەوە خاڵی سەرەکیە لە ژیانی مرۆڤدا لەگەڵ پرۆژەکەی ئێمەدا دێتەوە کە بنیادی کۆمەڵگەی موسڵمان و ئومەتی ئیسلامیە. بەدەم ئەم قسانەوە گەیشتینە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەردووکمان لە بەردەم دەرگاکەیاندا وەستاین لە دەرگای ماڵی پێغەمبەرماندا کەس دەرگای نەکردەوە بۆمان دیار بوو کەسیان لە ماڵ نەبوون دراوسەیەکیان لە کۆڵانەکەیاندا دەرگای کردەوتی محەممەد و خەدیجە وتیانە دەچین بۆ ماڵی ئامۆزایەکی خات و خەدیجە ناوی وەرەقەی کوڕی نەوفەلە. من و نومەیر تەماشایەکی یەکترمان کرد سوپاسی ئەو دراوسەیەمان کرد و ڕەشمەی ئەسپەکانمان گرت و چووینەوە بۆ ناو بازار لە ناو بازاردا دەسوڕاینەوە خەفەتبار بووین ئەمە دوو جارە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەگەیشتین. لە بازاڕی مەکەدا هەندێک شتومەکمان کڕی لە یەکێک لە نادیەکانی قوڕەیش دانیشتین ئاو شیریان بۆ هێناین لەگەڵ نومەیردا دەستم کردەوە بە قسەکردن و پێم وت خۆزگا ماڵی وەرەقەی کوڕی نەوفەلم دەزانی دەچووم بۆ ئەوێ. نومەیر خۆ دەزانی وەرەقەی کوڕی نەوفەل کێیە؟ ماکوان بەڵێ دەزانم بە خزمەتی فەرمودەیەکی خات و عایشە گەیشتم کە باسی دەکات و دەفەرمێت ئەم پیاوە لە بنەڕەتدا بتپەرست بووە پاشان لە تەمەنی لاویدا دەڕواتە نەزران مێژ و نووسان دەڵێن هەموو ژیانی لاوی خۆی لە خوێندن و نووسینی عیبرانی و خوێندنەوەی ئینجیل بەسەر دەبا. ناوی وەرەقەی کوڕی نەوفەلی کوڕی ئەسەدی کوڕی عەبدولعەزیزی کوڕی مامی خەدیجەیە لەسەر ئاینی مەسیحیە بەڵام تاکو و پیری لە ناو مەسیحەکاندا دەمێنێتەوە. لە دوای ئەوەی کە چاوەکانی لە دەست ئەدا دەگەڕێتەوە بۆ شاری مەککە بۆ ناو خزم و کەسوکارەکانی. تەمەنێکی زۆری هەیە هەموو گیانی لەرزۆک بووە. وەرەقە زۆر باش دەیزانی کە لەو سەردەمەی خۆیدا پێغەمبەرێک دێ هەواڵی درابوویە لەلایەن پیاوە ئاینەکانی دینی نەسڕانی باش ناونیشانی ئەو پێغەمبەرەیان دەزانی
چونکە ناوی لە تەورات و ئینجیلدا هاتووە. ئەوانەی کە کتێبەکەمان پێبەخشیون پێغەمبەر صلی الله علیه وسلم دەناسن، هەروەک چۆن نەوەکانی خۆیان دەناسن. بێگومان دەستەیەک لەوان ڕاستی دەشارنەوە، هەرچەندە دەشزانن کە ئەوە ڕەوا نییە. کەواتە وەرەقەی کوڕی نەوفەل شارەزا بووە لە بواری ئاینی ئەو هەواڵانەی کە لە تەورات و ئینجیلدا هاتووە، بۆیە خات و خەدیجە سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلمی بردە لای. خات و خەدیجە دەفەرمێ بە ئامۆزاکەم وت: ئامۆزا گوێ بگرە لە برازاکەت، مەبەستی محەممەدە صلی الله علیه وسلم. وەرەقە وتی: چی دیوە کوڕی برام بۆم باز بکە. دیارە وەکو ئەدەب و ڕێزێک ئەو شانە بەکار هاتووە لە ناو عەرەبدا، وەک پەیوەندی خزم و خوێش، هیچ پەیوەندی بە پێغەمبەرمانەوە صلی الله علیه وسلم نەبووە. سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم هەموو ڕووداوەکەی وەکو خۆی بۆ گێڕایەوە چی دیوە. ئەو کەسە کە چۆن هاتۆتە لای لە ئەشکەوتەکەدا و شەکانیشی بۆ باس کرد. وەرەقەی کوڕی نەوفەل وتی: ئەوەی کە بۆت هاتووە وەحیە، هەروەک سروش کە بۆ موسا هاتووە. وەرەقە کارێکی زۆر گەورە باز دەکا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڕاشکاوانە پێی دەڵێ ئەوەی کە هاتووە بۆ لات ئەوە ناوی جوبریلە و بەڕێزترین فریشتەی خوای گەورەیە. ئەو فریشتەیە نایەتە سەرزەوی تەنها بۆ لای پێغەمبەران نەبێ. زۆر بەڕاشکاوانە بێ پێچ و پەنا پێی دەڵێ: محەممەد تۆ دەبیتە پێغەمبەر. لێرەدا ئەوە لە بەرچاو بگرین داخۆ هەست و سۆزی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم چۆن بێ. لەم کاتەدا ئەم وشانە لە دەمی وەرەقە دەبیستێت، ئەیتر دەبێتە هەڵبژاردەی خوای پەروەردگار لەناو ئەو هەموو مەخلوقە. خوا محەممەد هەڵدەبژێرێ بۆ ئەوی ببێتە پێغەمبەری ئاخر زەمان. لای هەمووان ئاشکرایە پلەی پێغەمبەرایەتی بە زۆری عیبادەت و ئیجتیهادی خەڵکی نییە، بەڵکو بە هەڵبژاردنی خوای پەروەردگارە. خوای گەورە لە سوورەتی ئەلحەجدا دەفەرموێ: هەر خوا بەویستی خۆی لە فریشتەکان و لە خەڵکیش نێردرا و هەڵدەبژێرێت، بەڕاستی خوا بیسەر و بینایە. ئەو کەسەی هاتە لای هیچ ئاگاداریەکی نەدایە پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام وەرەقە زۆر بە دڵنیاییەوە دەڵێت تۆ دەبیتە پێغەمبەر. سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم لەو کاتەدا تووشی شۆک دەبێ. وەرەقە لەوە قورستر بە محەممەد صلی الله علیه وسلم دەڵێ کە جێگای تێڕامانی سەروەرمان محەممەدە صلی الله علیه وسلم. وەرەقە دەڵێ: خۆزگە لاو بوومایە، خۆزگە تا ئەو کاتە لە ژیاندا بام هاوکارت بوومایە کە گەل و هۆزەکەت لە مەڵبەند و زێدی خۆت دەتکەنە دەرەوە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەسەر سوورمانێکەوە فەرمووی: بۆ دەمکەنە دەرەوە. ئەمە لێرەدا موعجیزەیەکی ئاشکرایە کە سەروەرمان هەست بەوە ناکا گەلەکەی دەیکەنە دەرەوە، چونکە ڕێگای پێغەمبەران وایە لە ناو گەل و هۆزی خۆیاندا دەردەکرێن. ئەم هەواڵە لە ناو ئاینەکانی پێشتر دراوە. لێرەدا ئەوە دەردەکەوێت کە سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم هیچ دەربارەی گەلانی پێشووتر نازانێ مەگەر ئەوەی کە خوای گەورە دواتر لە ڕێگەی وحیەوە بۆی دەنێرێ. خوای گەورەیش لەوە ئاگادارمان دەکاتەوە لە سوورەتی هوددا دەفەرمێت: ئەم باسانە بۆمان کردی لە هەواڵە نادیارەکانە، نە تۆ دەزانی و نەهۆز و نەتەوەکەشت پێش ئەم باسی ئێمە. خۆگر و ئارام بە، پاشە ڕۆژ بۆ خواناسان و پارێزەرەکانە. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هیچ شێوەیەک لە مانە و واتای پێغەمبەرایەتی تێنەگەیشت بوو، چونکە هیچ کات گەل و هۆزەکەی بە درۆیان نەخستبووە، لە ناویاندا خاوەنی کەسایەتیەکی بەهێز بوو. هەر بۆیە بەسەر سوورمانەوە دەفەرمێ: باشە بۆچی دەمکەنە دەرەوە. ئینجا وەرەقە بە دڵنیایەوە بۆی دووبارە دەکاتەوە دەڵێ: بەڵێ بە دڵنیاییەوە ڕاوە دوو دەنرێ، هیچ پێغەمبەرێک نەهاتووە بەو پەیامەوە لای خوای پەروەردگار و دەربەدەر نەکرابێ. نومەیر: زۆر ڕاستە ئەمە بنەمایەکی گەورەمان بۆ دەردەخا. ئەویش وەرەقەی کوڕی نەوفەل فێرمان دەکا هەموو بانخوازێک تووشی هەمان کردداری پێغەمبەران دەبێتەوە، چونکە ئەم ململانەیە بەردەوامە لە نێوانی ڕاستی و درۆدا، شەیتان و مرۆڤدا، حەق و باتڵدا و سونەتێکی خواییە و تا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. هەر بۆیە بەردەوام وەرەقەی کوڕی نەوفەل دەڵێ: ئەگەر ئەو ڕۆژە من بوونم هەبوو بە دڵنیاییەوە سرت دەخەم و پشگیری لێ دەکەم بە هەموو توانای خۆم. بەڵام زانایان و کۆمەڵێک لە مێژوو نووسان دەڵێن لە دوای یەک هەفتە لەو دیدارەی کە لەگەڵ سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم کردی، وەرەقە وەفات دەکا، ڕەحمەتی خوای لێبێ. هەندێکی تر لە زانایان و مێژوو نووسان دەڵێن مانگێک دوای ئەو ڕووداوە وەفاتی کردووە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کات باسی وەرەقە بکرایە یان باسی نەسرانی و خراپەی نەسرانیەکان بکرایە، دەی فەرموو ئاگادار بن، قسە بە وەرەقە مەڵێن، چونکە خوای گەورەیان بەهەشتێک یاخود دوو بەهەشتی بەخشیوە بە وەرەقەی کوڕی نەوفەل. بەڵێ لە دوای ئەو ماوە کورتە
وەرەقا وەفاتی کرد بەڵام ململانێکی بە پێغمبەرمان صلی الله عليه وسلم ناسان ڕێگاکی خستە بەردەم سەروەرمان و پێی ڕاگەیاند ئەم ڕێگایە هەوراز و نشێوی زۆری تێدایە. ئەم فرموودەی وەرەقا پەیامێکە بۆ هەموو بانخوازانی ئەم ئیسلامە کە ئەو ڕێگایەیان گرتووە. لە دوای قسەکانی وەرەقا پێغمبەرمان صلی الله عليه وسلم باش وتەکانی هەڵسەنگاند و ویستی بە دوای ڕاستی وتەکانی وەرەقەدا بگەڕێ چونکە ئەو وتانە زۆر قورس و گەورەن کە کردوێتی. بە دوای ئەوەدا دەگەڕێ کە کاری پێغەمبەران چییە. خۆشی توانای هیچ بڕیارێک و هیچ بۆچوونێکی نییە. ناشزانێت چی لێ داوا دەکرێ. ئەو کەسێشی کە لە ئەشکەوتەکەدا هاتە لای نەیدەزانی داوای چی لێ دەکا. ماکوان ئێستا لە ماڵی وەرەقین خۆزگە لە خزمەتیاندا بوومایە لەو حیوارە مبارەکەی دەیکەن. لەم قسانەدا بووین لە پڕ ئەوەندەمانزانی قەرە باڵغیەک دروست بوو. لە دوورەوە نەفیسەم بەدی دەکردە گریا و هاواری دەکرد. براکانشی بە دەوریەوە بوون. لێرە چیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە چالاک بکەن. دووبار و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.